ئەم بێدەنگی وەستانەمان ڕێزلێنانە لە گیانی پاچی ئەنفالکراوانی هەرێمی کوردستان. ئەمڕۆ 37 ساڵ بەسەر کارەساتی ئەنفال لە هەرێمی کوردستان تێئەپەڕێت. سڵاوتان لێبێت. بەجل و بەرگی ڕەش و دەموچاوی فرمێسکاوی کە سوکاری ئەنفال یادی 37 ساڵی ئەنفالیان کردەوە. ئەوان دەڵێن ئەنفال شتێک نییە لە بیریان بچێتەوە، هەموو سات و کاتێک لە بیریاندایە و لەگەڵی ئەژین. جگە لە ئازار و سوێی چاوەڕوانی بۆ ڕووفاتی ڕۆڵەکانیان کە سوکاری ئەنفالکراوان ناڕازین و ئەڵێن ئەگەر ئێسک و پروسکەکانیشیان نادەنەوە و سزای مستەشارەکان و کەسانەش نادەن کە دەستیان هەبووە لە تاوانی ئەنفال لانی کەم وا بکەن مستەشار و کەسوکاریان لەگەڵ کەسوکاری ئەنفالکراوان لە یەک بانکدام و چەوەر نەگرن و جیان بکەنەوە. حکومەتی پێشۆی عێراق دەسەڵاتی بەعز لە مانجی نیسانی ساڵی 1970 پرۆسەی ئەنفالی دەست پێ کرد. سەقی پرۆسەکە بە شێوێکی قورس سنووری گەرمیانی گرتەوە، جگە لە وێرانکردن و ڕووخاندنی هەزاران گوند 182,000 مرۆڤی کوردیشی کۆمەڵ کوژ و بێسەر و شوێن کرد. پێشتر حکومەتی بەعز هەر لەو ساڵەدا چەقی قەدەغەکراوی کیمیاوی لە دۆڵی بالیسان و شێخۆسانان دواتریش بە قورسی لە هەڵەبجەی بەکارهێنا بەهۆیەوە 5,000 مرۆڤی کوردیانیان لەدەستدا و سەدان گوندیشی وێران کرد. 2000 و دوای چاوەڕوانیەکی زۆر ئەنجومەنی نوێنەرانی عێراقی یاسای بە پارێزگابوونی هەڵەبجەی پەسەند کرد و بوو بە 19هەمین پارێزگای عێراق. هەواڵی دەنگدان بە پارێزگابوونی هەڵەبجە لەلایەن ئامانز ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێم بڵاو کرایەوە. بەڵام پەیامنێری 964 لە هەڵەبجە خۆی گەیاندە لای نوخشەناسە پارێزگاری هەڵەبجە بە وەکالەت، ئەویش بە هەنیستی خۆشیەوە پیرۆزبایی لە کەسوکاری شەهیدان و گەلی کورد کرد و گوتیشی ئەمڕۆ خۆشترین ڕۆژی ژیانە بۆ ئەم کەسوکارانە و بۆ هەموو لایەک. دەنگدان بۆ پارێزگابوونی هەڵەبجە زۆری پێچوو دوای ئەوەی لە ڕۆژی 13 ساڵی 2014 لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە بە فەرمی هەڵەبجە کرایە چوارەمین پارێزگای هەرێم، بەڵام زیاتر لە 6,000 لە دانیشتەکانی پەرلەمانی عێراق تێپەڕاندنی پرۆژە یاسایی بە پارێزگابوونی هەڵەبجە هەرجارە و بە بیانوویەک دوا ئەخرا. 2000 ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق پرۆژە یاساکەی پەسەند کرد. ئێمەش وەکو 964 پیرۆزبایی لە خەڵکی هەڵەبجە و کەسوکاری شەهیدان ئەەکەین بمبوونا پیرۆزەوە. بژمێرەکانی پرۆسەی سەرژمێری کۆڵ نادەن تا داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت، هەم داوای موچەکانیان ئەکەن کە ماوە پێیان بدرێت و هەمیش داواکاری دامەزراندنیان هەیە. ئەمڕۆ لە سلێمانی و لە هەولێر ئەو بژمێرانە گردبوونەوە و ئەوانەی سلێمانی بەڕێپەیوان چوونە بەردەم بەڕێوەبەرایەتی ئامار و لەوێ هیچ نەبێ بەڵێنێکیان پێدرا کە بۆ دامەزراندنەکە شتێکیان بۆ بکەن و ئەوان لە پێشینەن. شەماڵ ئەحمەد یەکێ لە نوێنەرانی بژمێرەکان بە 964 ورد بەڕێوەبەری ئاماری سلێمانی هاتۆتە لایەن و پێی وتون دابشکردنی موچەی مانگی 12 پەیوەندی بە بەغداوە هەیە و تا ئێستا نەیان ناردووە، بەڵام بۆ دامەزراندنەکە شتێکیان بۆ ئەکەن. هەرچی ئەوانەی هەولێریشە هەردگرت بوونەوە و دیسان داواکاریەکانیان دووپات کردەوە، بەڵام هیچ بەڵێنێکیان وەرنەگرت و بە دڵساردی گەڕانەوە ماڵەوە. پیکاب دیسان کاری خۆی کردەوە و دوو پیکاب یەکێکیان کە حکومی و ئەوەی تریشیان تایبەت بوو بە یەکیان دادا و شۆفێری پیکابە حکومیەکە گیانی لەدەستدا. ڕووداوەکە لە ڕێگەی کۆیە بۆ تەقتەق لە نزیک گوندی کونەگورگ ڕوویداوە و ئۆتۆمبیلی حکومیەکە لە زۆری نیسان پیکاب بووە و هی وەزارەتی کار بووە. سەنگەر سەلاح بەڕێوەبەری هاتوچۆی کۆیە بە 964 ورد بەهۆی ڕووداوەکە شۆفێری ئۆتۆمبیلە حکومیەکە کە هی وەزارەتی کارە گیانی لەدەستداوە. هۆکاری ڕووداوەکەش پابند نەبوونی یاساکانی هاتوچۆ بووە لەلایەن هەردوو شۆفێرەکەوە. بەهۆی بوونی لۆفە و بەرزی و نزمی زۆر و ڕێژەی زۆری بار هەڵگرەکان ڕێگای کۆیە بۆ تەقتەق بۆ تا مۆتەکەی شۆفێران و زۆرترین ڕووداوی تیا ڕوویداوە. کاتێکی خۆش.